لەگەڵ دەستپێکردنی هێرش و پەلامارە ناڕەواکەی دەوڵەتی تورکیا بۆ سەر کانتۆنی عەفرین ئێمە وەکو فراکسیۆنی گۆڕان وێڕای ئەوەی سەرکۆنەمان کرد ئیدانەمان کرد کە ئەمڕۆژ دووپاتی ئیدانەمان دەکەنەوە بۆ ئەو هێرشە نامرۆڤانەیە لە هەمان کاتی خۆیدا بە داواکاریەکی ڕسمی داوامان لە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کرد کە دانیشتنێکی نائاسایی و بەپەلە لە سەردۆخی عەفرین بکە چونکە خۆمان دەزانین ئێمە ئێستا خەڵکی کوردستان گلەیی لە پەرلەمان و پەرلەمانتاران هەیە کە زۆر درەنگ وەخت دەیوێت قسە لەسەر عەفرین بکە لەگەڵ ئەوەشدا ئەو یاداشتەی ئێمە وەکو فراکسیۆنی گۆڕان و کۆمەڵ ئاڕاستەی سەرۆکایەتی پەرلەمانمان کرد بەداخەوە وێڕای ئەوەی زۆر درەنگ مامەڵایان لەگەڵ کرد بەڵام کەم بایەخانە مامەڵایان لەگەڵ کرد ئەمڕۆژ کە داوامان کرد ئەم دانیشتنەی ئەمڕۆ تایبەت بکرێ بە دۆخی عەفرین چکە عەفرین لەوە زیاتر هەڵناگرێ و مەسەلەی عەفرین کوردبوونە نیشتیمانی بوونە نەتەوەیی بوونە بەڵام بەداخەوە بۆ ئەوەی خۆیان بدزنەوە لە بەرپرسیارەتی بۆ ئەوەی ئەسیری هەندێک نەتوانینیان بۆ دەرکردنی هەندێک بڕیار لەبەر هەندێک مەسائلی سیاسی خۆیان دەزانن چییە ئەمڕۆ خۆیان دزیەوە بە ناوی ئەوەی کە ئەوە مزایدەی سیاسیە بۆیە ئەوانەی ئەمڕۆ لەگەڵ ئەوە بوون کە خۆیان بدزنەوە لە بەرپرسیارەتی نەتوانن حکومەتیارێن پابندکەن چەند بڕیارێک دەرکەن بۆی حکومەتیارێن پابندکەین هاوکاری عەفرین بکە ئەمڕۆ ئێمە هاتینە دەرێ دانیشتنەکەمان بەجێهێشت بایکۆتمان کرد